سڵاوی خۆی گەورەتان لێبێت لێرەیە ئەمانەوێت لەسەر گوڵی ژوورەوانێ چەند جۆرمان هەیە و زائیدەن شێوازی بەخێوکردنیان و زۆرترین تەڵەب لەسەر چی گوڵێکە زانیاریتان پێ بدەین و زیانیاری بڵاوکەینەوە لەسەر ئەو شێوازە. لێرەدا گوڵی زامبیامان هەیە کە لەبەر دەممانادانراوە کە زامبیا توانین بڵین سێ جۆری هەیە بەڵام ئێمە دوو جۆری لە بەردەممانە حازرە. یەکەمیان زامبیای ڕەش، دووەمیان زامبیای سەوز ئاسایی و زامبیای ئەبڵەقیش هەیە کە گەڵاکانی تێکەڵە لە سەوز و سپیکە ئەوە لە نوع ئەگرانبەهاکانە و لە هەمان کاتیشە تۆزێک دەگمەنە. لێرەدا بەنسبەت زامبیاوانێ ئێمە ناوی زانستیەکەی زامۆفیلیای پێ ئەڵێن بەڵام لەلای خۆمان زیاتر بە زامبیا ناوی ئەبرێت. ئەم گوڵە زۆرترین تەڵەبی لەسرە بۆ لەبەر ئەوەی یەکێکە لەو گوڵانەی کە پێویستە لە ناوماڵە دای بنرێت لە هەر شوێنەکە کە تۆ بتەوێت، یعنی ئەو شوێنەی کە تۆ بتەوێت ئەم گوڵی لێدا بنەی ئاساییە ئەتوانین بەخەوی بکەین حتا ئەگەر ڕووناکی پێویستی نەبێت هەر ئاساییە و ئەگەر ڕووناکی شێبێت هەر ئاساییە بەڵام پێویستی بە بەرکەوتنی تیشکی خۆر نییە. شێوازی یاودانی ئەم گوڵە زۆر ئەرکێکی کەمی ئەوێت تەنها لە ئێستادا وەکو ئەم مەوسمە هەتا ئەگەینە مانگی چواریش پێویستە ئەم گوڵە مانگانە مانگی یەک جار ئاوی بدەین لە جەوە گەرمەکانەوەتە لە هاویندا ئەتوانین لە 20 ڕۆژات جارێک ئاوی بدەین. لە زستانە ئەگەر هەتا بۆ 40 ڕۆژیش بڕوات ئاساییە بەنسبەت شێوازی ئاودانەکەیەوە. ئەم گوڵە ئێمە لێرە کە یەکێگێت ئەڵێ سەرەتای گوڵ بەخێوکردنمە ڕاستەوخۆ توانین زامبیا یا جلدن نەمر اختیار بکەین کە بڵین ئەم گوڵە هەڵبژێرە لەبەر ئەوەی هەم ئەرکی یاسانە هەم لەناو ماڵەکەشا زوو خۆی لەگەڵ جەوەکە یاگونجێن و لە چی شوێنەکە کە تۆ بتەوێت ئەتوانین دایبنین. ئێستا ئێوە لەگەڵمانە بن بۆ ڤیدۆی دواتر بزانین چ ئینجانەیە گونجاوە کە بۆ ئەمە هەڵی بژێرین و پێویستە چ ئینجانەیەکی بۆ اختیار بکەین هەتاوەکو ئەمە چۆن لەلای ئێمە بەم شێوە ماوەتەوە لەلای ئێوەش بمێنێتەوە. فەرموو لەگەڵما بن. لێرە ئێمە چەندین جۆری ئینجانەمان هەیە بەڵام ئەوەی گرنگە لێرەیە کە باسی بکەین بزانین چی جۆرە ئینجانەیەک بۆ زامبیاکە هەڵبژێرین. لە ئێستادا ئێمە دوو قیاسی ئینجانە ئەهێنین لەگەڵ خۆمانە بەڵام بزانین کامیان گونجاوترە بۆ زامبیاکە هەڵی بژێرین. وەکو باسمان کرد دوو ئینجانەمان هێنا بۆ هەڵبژاردننی زامبیاکە بەڵام لێرەدا ئەوەی کە ضرورە و پێویستە بیڵین چی ئینجانەیەک بۆ ئەمە هەڵبژێرین. تەبعاً زامبیایەکێکە لەو گوڵانەی کە چێژ لە کۆبوونەوەی ڕێگەکەی وەرئەگرێت واتە هەتا ئینجانەی بچووکتر بێت و لە قیاسی خۆیان بێت زووتر گەشاکات کەواتە ئەم ئینجانەیە لە قیاسی ئەوانیە و گەورەیە پێویستە لای ببین باشترینیان کە بۆی هەڵبژێرین ئەم قیاسەی خۆیەتی و پێویستە بزانین چ تێکەڵەیەک باشە هەتا ئەم زامبیایە لە گەشەی خۆی بەردەوام بێت. ئەو تێکەڵانە چییە کە ئێمە پێویستە بۆ گوڵی ژوورەوانێ نەک بۆ زامبیا بۆ هەموو گوڵێکی ژوورەوە پێویستە بەکاری بێنین. یەکەمیان پێرلایت و پیتمۆز و بەردیلیکە. سەرەتا پیتمۆزەکە بەم شێوەی کە ئیبینن تەنها پیتمۆز زۆرینەی شوێن هەن لەگەڵ ڕێزما کە ئەچن گڵیش بەکار ئەهێنن بۆ ژوورەوە بەڵام لێرەوە من پێتان ئەڵێم کە بەکارهێنانی گڵ بۆ ژوورەوانێ زۆر هەڵەیە. ئەمەش پێرلایتەکە لەگەڵ پیتمۆزەکەیە بە جوانی تێکەڵ ئەەکەین چکە ڕەگی گوڵی ژوورەوانێ ناسکە بە ئەوە بزانین ئەگەر ئێمە بچین گڵ بەکار بێنین بە پێی کات بە تێپەڕبوونی کات ئەبێ بە قوڕ و بە لیتە لە بنی ئینجانەکەیە و لەو ماوەیە وای لێ دێت کە بە پێی کات ئەم کونانەی کە لە بنی ئینجانەکەدا هەیە ئەیگرێت و وا ئەکات کە ڕەگی گوڵەکە ئاوی تیاکۆ بێتەوە بیڕزێنێت و بیفەوتێنێت. وە ضرورە لە بنی ئینجانەکەیە ئەگەر تۆ ئینجانەیەکی تەندروست ئەوێت بەردیلیکا بەکار بهێنیت. بەردیلیکا هەواگۆڕکەیەکی زۆر باش لە بنی ئینجانەکەیە دروست ئەکات کەوا ئەکات ئەو گوڵە بە هیچ شێوەیەک ئەو لە بنەوە زیان بە ڕێگەکەی نەگەیەنێت. سەر لەگەڵ ئەمەشە بیبینە بۆ ئەوەی بزانی کە زامبیا بە تەواوەتی حەزی لە ئینجانی بچووکە بەس سەیری کۆبوونەوەی ئەو ڕێگەی کە ماشەڵڵا چ ڕێگەیەک کۆبووەتەوانێتە ئەگەر ئەمە لە ئینجانەیەکی گەورە بووە بەو قیاسەی کە لەویایە قەت ئەم ڕێگەوای لێناوە هەتا ئەم ئینجانەیە تەسکتر بێ بۆی
ئەم ڕەگە زووتر کۆ بێتەوە کە ئەم ڕەگە کۆ بۆ ئەجا گەشە ئایا بە بەشی سەرەوە واتە پێویستەکە بەم شێوەیە بۆی هەڵ بژێرین و لە قیاسی خۆیان بێت بۆ ئەم زامبیا گەورەیە ئێستا دڵنیام کە زۆرینەی کەس ئەچن ئینجانەیەکی زۆر گەورەی بۆ هەڵەبژێرن کە بەڕاستی زۆر هەڵەیە بەم شێوەی کەیبینن تەنها پیتمۆز و پێرلایتەکە بە چواردەوری ئینجانەکەیە بە کاملی تێکەڵ ئەەکەین و بەکاری ئەهێنین ئەمە باشترین و سەرکەوتوترین ڕێگایە بۆ گۆڕینی ئینجانە و باشترین خۆڵە کە بۆی بەکاربێنین بۆ گوڵەکانی ناوماڵمان و ئەوەشمان بیر نەچێت خۆراک توخمە خۆراکیەکان NPK 1052 وزائدا NPK 30 NPK 1052 طبعا بە هەمان شەریکەش هەیە بەڵام ئێستا بەم شەریکەیە ماومانە ئەمە شتێکی ئاساییە و هیچ مشکلەیەکی نییە 1052 زۆر زەرورە لەبەرەوەی زامبیا سەلکە و لە بنەوە زیاکات ئیش لەسەر ڕێگەکە ئەکات و بە تەواوەتی بەرەو گەشەی ئەبات و 30 دەکەش بۆ ئەوەیە کە گەڵاکانی لە زەردیان نەمێنێتەوە و ئالی نایترۆجینە و ئەکا کە گەڵاکان بە سەوزی و بە جوانی بمێنێتەوە ئەمە شێوازی ئینجانە گۆڕینێکی تەندروست بۆ گوڵەکانمان ئەگەر ئێوەش ویستان ئەمە هەڵبژێرن بەم شێوەی ئێمە بیگۆڕە دڵنیا بە لەوەی کە نەجاحەدێنێ و سەرکەوتو ئەبێت